بازرگانی مسلمان ئەڵێن چۆن وشەی تاجر لە چوار پیت پێک هاتووە پێویستە چوار صفەتی لە خۆیان جێبەجێ کردن ئەبێ تەقوای هەبێ سەرەتا لە خوا بترسێ خوا ناز بێ ئەمەندە کیفایەتە بۆ تاجر و بازرگانی مسلمان کیفایەتە کە ئەم کەسە کەسێکی دیندار بێ لەگەڵ کافریشە دینداری خۆیەک بۆیە ئەبینی یەکێک لەو کەسانەی کە هەموو ئەندەنووسیای ئەمڕۆ هەموو لەسەر دەستی مسلمان ئەبێ و ئەبێتە خاوەنی ئەو ئەجرە گەورە یەکەمین کەس کە سەری پێەکە کەسێک بە ناوی عەبدوڵڵا ئەلعەتار کەس نازانێت ژیانی چێ بەس ناوەکەی هاتوو کەسێکی عەتر فرۆش ئەچێتە ناو ئەندەنووسیەوە بە ئەخلاقی بەرزی بە ڕەوشتی جوانی وردە وردە کەسبی خەڵکێکە بەرەو دین ئەفەرمون معلوماتی زۆر کەم بوو لەسەر دین دوای داوای لە خەڵکی مسلمانە کرد بێن هاوکاری بکەن بەشکم پەیامەکەی خوا بگەیەن لەسەر زەویە بەو ڕۆحە بەهێزە دینداریەی بەو ڕەوشتە بەرزەی کاریگەری لەسەر هەموو خەڵکدانە هەتا وەکو کچیەکێک لە پاشاکانی ئەوێ خۆی تەکلیفی لە باوکی کرد کە شوو بکا بە عەبدوڵڵا عەتار سبحان الله ئەم پاشایە لە ئەولادە کوڕەکانی کەسی نەبوو دواتر لە عەبدوڵڵای عەتار خوای گەورە دوو کوڕی پێ عەتا کرد ئەم دوو کوڕە دوای باوکیان بوونە ئەمیر و خەڵک لەسەر دەستی هەموو خەڵک مسلمان بوو لەسەر دەستیان ئەخلاقی بەرزی خەڵکی مسلمان لەناو بێدینانە زۆر گەورەیە